چەند ڕۆژێکە لە ئاڵەبجە پەتای سکچوون و ڕشانەوە لە ناو مناڵاندا بڵاو بووەتەوە. ڕێژەکە بە شێوەیە کە هەندێک ڕۆژ قاوشەکانی خەواندنی مناڵ لە نەخۆشخانە پڕ دەبن. پزیشکێکی پسپۆڕی نەخۆشەکانی مناڵانیش باز لە هۆکارەکانی دەکات و دەڵێت بەرزبوونەوەی پلەکانی گەرما هۆکاری سەرەکی سکچوون و ڕشانەوەیە. بەنسبەت ئەو پەتایی کە لە ئێستاە هەیە هۆکارەکەی جیاوازە، زۆربەی زۆری مشەخۆرەکانە، هەنێک حاڵەتی ڤایرۆسی تایە، هەنێک جار بەکتریای تایە، ئەتوانین بڵێن تێکەڵەیە، بە زیاتر زۆرترین حاڵەتەکان لەو جۆرانەیە کە بۆ هۆی مشەخۆرەکانەوە ئەمیبای زەحیری بە تایبەتی سکچوون ڕشانەوەکە دروست دەکات. و تەمەنە جیاوازەکانی مناڵانی ژەگرێتەوە، لە مناڵی 2 مانگ 3 مانگ ئەگرێتەوە تاوەکو مناڵی 15 ساڵ 16 ساڵ کەمتر زیاتر. بەپێی زانیاریەکان لە ماوەی یەکهەفتەی ڕابردوودا زیاتر لە 150 کەس سەردانی نەخۆشخانەیان کرد و تووشی سکچوون و ڕشانەوە بوون کە بەشێکیان پێویست دەکات لە نەخۆشخانە داخل بکرێن و چارەسەر وەربگرن. بەڵێ وڵی بە پێوەی پلەکانی گەرما زۆر بەرزە لەم چەند ڕۆژەیە، مناڵیش بە حکومەوەی بەردەوام لە ماڵەوەی کەمتریەتە دەرەوە، بە هاتنە دەرەوەیکی زۆر کەمیش کاریگەری ئەبێتێن بە حکومەوەی مناڵەکەی خۆم زۆر کەم یەتە دەرەوە، بەڵام ئەو 1-2 ڕۆژە ئاگادارێکی باشی نەبوو هاتە دەرەوە گەرمای بوو بە ڕشانەوەیکی زۆر گرتوویەتی، بەڵام ئەم خواردنی دەرەوەی نەخواردۆر چەنە خواردنی دەرەوەژەک سەرێتیمانی زۆربیان کە لێرە قسەمان لەگەڵا کردووە خواردنی دەرەوەیان خواردەوەیان لێ هاتووە. بەڵام ئەمە ئێمە بە گەرماکە زیاتر وای لێ هاتووی تر هەردووکیان کاریگەری هەیە لەسەر مناڵ چونکە ناسکەن. پزیشکانی پسپۆڕ دەڵێن بەرزبوونەوەی پلەکانی گەرما و جۆری خواردنەوەکاری سەرەکین کە لە ناو تەمەنە جیاوازەکانی مناڵاندا سکچوون و ڕشانەوە بڵاو دەبێتەوە. پێویستە دایکان و باوکان لەم بارودۆخەدا مناڵەکانیان بپارێزن، چونکە لە وەرزیاویندا پەتا و نەخۆشیەکان لە ناو مناڵاندا زیاتر دەبن و ڕێژەکەش ڕۆژانە بەرز دەبێتەوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.